بەهاراتەکانەکەین باز لەو بەهاراتە ناکەین کە لە چێشخانەی هەندێک ماڵەکانماندا بوونی هەیە بەتایبەت ئەو ماڵانەی کە بەڕاستی خاتونێکی دەزڕەنگین لە چێشخانەکە هەیە و ئەم بەهاراتانە بەکارهێنێت کە لە ڕووی تەندروستیەوە گرنگی زۆری هەیە بەڵام پێویستە بزانین کە چۆن بەکاری بێنین و جۆرەکانی بەهاراتەکان چیە و لە هەمان کاتە شێوازی بەکارهێنانی چۆنە تا تەندروستیمان پێ ببەخشێت نەک بە شێوەیەکی ناتەندروست ئێمە بەهاراتەکان بەکاربهێنین. گفتوگوی ئەم تەوراکەین باز لە بەهاراتەکان و جۆرە جیاوازەکانی بەهاراتەکانەکەین بە میوانداری زۆر بەرز قەیوم ئەمولکەریم شارەزای بواری جیا دەرمانیەکان. کاکەم سڵاو لەبێم کاتەوە سڵاو لە جەنابتان لە بینەرانیش. سڵاو لە بەڕێزت بە سەرەتا بەو دەست پێ بکەین بەڕێزت چۆن پێناسی بەهاراتەکانەکەیت و چین ئەو خۆراکانی کە ئاچنە نێو چوارچێوەی بەهاراتەکانەوە. بەڵێ بێگومان بەهاراتەکان ئێجگار زۆرن. بۆ نمونە ئەگەر بچیتە دوکانی بەهارات فرۆشێک یان دوکانێکی ئەها کە ئەڵێ بەهاراتەکان یعنی چەندین جۆر بەهاراتمان هەیە کە ئەکرێ با بڵێن هەر کابانێک لە هەر ماڵێکە لە هەر مبەقێکا هەبێت. جۆرەکانی ئێجگار زۆرن یعنی توانین بڵێ ناژمێری ئەوەنە زۆرن حتا هەندێک ڕۆکی پزیشکیش ئەچێتە بواری بەهاراتەکانەوە. بۆ نمونە خۆ ڕۆزمارین ڕۆکێکی پزیشکیە بەڵام ئەتوانی وەکو بارات بەکاری بێنی. نارنج بۆی ڕۆکێکی پزیشکیە توانی وەکو بارات بەکاری بێنی. گیامان زۆرە کە ڕۆکی پزیشکیە بەڵام ئەتوانی وەکو بەهارات بەکاری بێنی. یعنی ئەجگار زۆرە هەندێک لە بەهاراتەکان هەیە ڕێگەکەی بەهاراتە ڕۆڕوەکە ڕێگەکەی بەهاراتە هەندێک قەدەکەی بەهاراتە هەندێک گەڵاکەی و هەندێک گوڵاکەی بێگومان بۆ نمونە دارچینی با بڵێن توێکڵی دارەکەیە یان هەندێک لە ڕوەکەکان گوڵەکەی بەکارێت بۆ نمونە بەیبوونە خۆ هەرەتوانی وەکو بەهارات بەکاری بێنی لە هەمان کاتۆ ڕۆکی پزیشکیشە یان تۆکان زیرە کەبابە ڕازیانە هەج مێخەک هەج تۆی لەمانە بگری بەهاراتە یان هەندێک گەڵاکان وەکو غار و وەکو جاترەوەمانە گەڵاکەی بەکارێت وەکو بەهاراتێک کەواتە جۆرەکانی زۆرە چ ڕێک چ تۆ چ گۆڵ چ گەڵا. زۆر باشە ئەم بەهاراتانە کە بەکارهێنرێن تاموچێژێکی تایبەت ئەبەخشن با خواردنەکان لەگەڵەوەشدا ئەتوانین بڵێن لە تەندروستیەکەشی گرنگە کە تاموچێژەکەیەتی وزائیدەن تەندروستیەکە بێگومان هەڵبەتە بەهاراتەکان وەکوتم ئێجگار زۆرن بەڵام بەڕاستی بەکارهێنانی بەهارات ئەتوانم بڵێم پێویستە ڕۆژانە پێویست بەڵام بەپێی پێویست بێگومان بەپێی پێویست بەڕاستی ئافرەت با بڵێن کابانی ماڵ حەقە زۆر وریابێت لە بەکارهێنانی بەهاراتەکانە مەبەستم ئەوەیە بەکاری بهێنێت بۆ ماڵ و مناڵەکەی بۆ چونکە لەبەر گرنگیەکەی بە تایبەتی لە زستانە. بۆچی؟ هەموو بەهاراتێک لە زستانە پێویستە چونکە دژە سەرمایە دژە نەخۆشیەکانی سەرمایە ئیتر با بوەستێت دژی چەوری ئیشەکە دژی ئیلتیابات ئیشەکە دژی دروستبوونی ئاوی زیادە ئیشەکە یعنی سوودەکانی ئێجگار زۆرن کەواتە کابانی ماڵ حەقە شارەزاییی زۆر باشی هەبێ لە بەکارهێنانی بەهاراتەکان. لە ڕووی بەکارهێنانەوە خواستی لەسەر لێستایە بێگومان لەسەرەتی بێگومان نەرۆڵا هەڵبەتە ئەتوانم بڵێم ئێستا بەهارات بەکارهێنان زۆر زیادی کردووە لە چاو جارانە بۆ چونکە ئەوەندە باس کراوە لە سوودەکانی کەواتە ئەتوانی بڵێ زۆربەی زۆری ماڵەکان بەکاری هێنێ و بگرێ پێویستیشە لە ماڵە هەبێت زۆر پێویستە. زۆر باشە بەهارات هەمومان نەزانین لەوەی کە کاتێک خاتوونەکان بەهاراتەکردن بۆ ماڵۆ لەوانەیە کاتێکی زۆر بمێنێتەوە کەواتە ئەتوانین بڵێن بەهارات کۆن ئەبێت بەهارات تاموچێژی لەدەست ئەدات تەندروستیەکەشیەوە بێگومان بۆیە باشتر وایە ئەوانەی کەوا ئەگەر بکرێ خۆت بە نەهاڕاوی بیهێنی تەماڵ و خۆت بیهاڕی زۆر باشترە. بۆ نمونە زیرە بیکڕە بە تۆکەی بکڕە خۆت بیهاڕە یان دارچینی بیکڕە خۆت بیهاڕە یان زەردەچەوە بیکڕە و خۆت لە ماڵەوە بیهاڕە یان هەندێک شتەیە بە هاڕاوی ئەسڵەن هەر مەیکڕە. بۆ نمونە مێخەک ئەبێ هەبێ لە ماڵا بە شێوەیە هاڕاو بە هەموو شێوەیەک قەت بە هاڕاوی مەیکڕە خۆت لە ماڵەوە بیهاڕە یان ڕەشکەش هەر ئەتوانی بڵێ وەکو بەهاراتێک ئەوە تا کرێتە ناو نانەوە یان ناو هەندێک ماست و کولیچە و شتیواوە ئەتوانی بەکاری بێن بۆ زۆر شت بەڵام بە هاڕاوی مەیکڕە خۆت لە ماڵەوە بیهاڕە. ئەگەر هاڕیمان شێوازی هەڵگرتنەکەی پێویستە چۆن بێت بۆەوەی کە سەری قەپات بێ خۆر لێ نەیە دەست نەیات سەری قەپات بێ خۆر لێ نەیە
لە شتی شەفافیشان نەبێ باشە، لە شوشەی شەفافە نەبێ باشە. هیچ بەهاراتێک هەیە پێویستی بە ساردکردنەوە بێ؟ هیچ بەهاراتێک و هیچ جایەکی وشک نابێ بخرێتە سەلاجە و نابێ بکرێت. بۆ چونکە سەلاجە یان هەج ساردکەرەوەیەک شێ هەیە ئێڕوە کە وشکە شێ وەرەگرێ کەواتە تۆ تەمەنی کەمەکەیتەوە خەسارێکی شێوازی هەڵگرتنەکەی لە پلاستیکا بە یا لە شوشەیە بێ دەورە بینێ لەوانێت کە ڕوش بکات. بەخوا ناڵێم هەرچی بێ گرنگەوەی شەفاف نەبێت با بڵێن ڕووناک نەبێت نەوەک بەرخۆر بکەوێ تاریک بێ باش. ئەوم زیاتر بۆ زەیتی زەیتون بیستووە کە ئەڵێ زەیتی زەیتون پێویستە لە شوشەیەکی چەواو ڕەشا بێت کە ڕووناکی لەیە لە زەیتی زەیتونەکە بۆی کە خراپ نەبێت. ڕوەکی پزیشکیش بە بەهاراتەکان و بەهاراتەکان جا دەرمانەکانیش بە هەمان شێوە جا دەرمانەکانیش لە شتی شەفافە نەبێ باشە بۆی ڕووناکی لێ نەیە. زۆر باشن جا کۆمەڵێک لەو بەهاراتانە جگەلەوەی کە بۆ خواردن بەکارهێنرێت کۆمەڵێکی دیکانێ لەوەی کە خانمەکان بۆ بابەتی جوانکاری بەکاری ئەهێنن ئەمانش ئەکرێ بڵێن لەوەی کە سوودیانەیە هەروەکو بابەتە سروشتەکان بەکاربێت. زۆر ئاساییە بەڵێ بۆ نمونە کەتانت هەیە هەم ڕۆکی پزیشکیە هەمە توانی وەکو بەهاراتیش لە ماڵە هەبێ بەڵام ئەتوانی وەکو جوانکاری بەکاری بێت. ڕۆزماری بە هەمان شێوە جاترە بە هەمان شێوە شمڵی بە هەمان شێ یعنی ڕۆکەکان زۆرن کە بۆ خواردن دەسێن و لەبەر سوودە زۆرەکانی ئەتوانی وەکو دەرمانیش بەکاری بێنی لە ماڵە. کەواتە توانین بڵێن ئەگەر هەنێ جار تەندروستیمان تێک بچێت لە جاتی کە بچین دەرمانێک بەکاربهێنین لەم ڕێگە سروشتیانە و لەم بابەتانە. زانێت چی بەهاراتەکان ئەوەندە زۆرن ئەوەندە سوودەکانیشیان زۆرە یعنی ئەتوانم بڵێم ناژمێرێ لە جۆرەکانی و لە سوودەکانی. بۆ نمونە تۆ تووشی سەرمایە بوو یان تووشی هەڵامەت بووی جاترە شکە بێ لە ماڵەوە بێنە پڕ یەک کەوچکە جاترە بکەرە پیاڵەیەک ئاوی گەرم گەرم یەکسەر چاوت بن و خێنە با هەڵمەکەی بچێ بەسەر و لوتتا با لە لوتەوە بە هێواشی هەناسەی ئەم هەڵمە بە زۆر نایابە سەرما هەڵامەتەکەت بۆ قوڕێک لە کۆڵەکاتەوە. ناوکی بەهێ ئەڵەن بۆ قوڕک باشە ئەگەر ناوکی بەهێ سێریک باسی ناوکی بێت کرد با من یەک تێبینی بچکۆلە بم بۆ ناوکی بێ بە تایبەتی لەم کاتە سەرمای و هەندێک کەس کۆکەی وشکیە ناوکی بەهێ بەکاری بێنن بە وشکی بە هاڕاوی بۆ کۆکەی وشک زۆر بە نرخە ئێجگار بە نرخە بۆ کۆکەی وشک ئەوەی خۆشە سەلامەتیشە بۆ هەموو کەسێک بۆ مناڵ بۆ پیر بۆ گەنج بۆ دووجان ناوچی بەهێ بە وشکی بەهاڕاوی بۆ کۆکەی وشک بۆ زبری قوڕک بۆ ئەها کزانەوەی قوڕک ئیتر بە کورتی بۆ کۆکەی وشک کە چەنە ناڕەحەتە. ئێمە کە باز لە بەهاراتەکانەکەین بەهاراتمان هەر لە چێشتا بیستووە باشە جگە لەو شێوازی تاک بەکارهێنانەی کە بۆ تەندروستی باشە بۆ مناڵی بەهاراتی بریانیم بەرێ بەهاراتی یاپراخم بەرێ کارچی وەلای بەهارات بەهاراتی سەروپێم بەرێ ئەم بەهاراتەش هەمان سوودە تەندروستی خۆی هەیە بۆ شێوازی کە بەڕست باسگەر برای باوکم ئەو کە جناب دە فەرمووی بەهاراتی کومبە بەرەیان بریانیم بەرەیان سەروپێم بەرێ هەڵبەتە یەک شت نییە جیراوەیەکە ئەداتێ بێگومان جیراوە باشترە بەهێزترە زیاترە تا دانەیەک. بۆ نمونە تۆ زیرە بەکارێنی بۆ ناو برنج یان بۆ ناو پڵاو یان بۆ ناو هەر شتێک بریانی باشە ئایا زیرە خۆی بە تەنها بێ باشە یان مێخەک و کەبابە و چی تریشی لەگەڵا بێ بێگومان شتەکانی تریشی لەگەڵا بێ باشترە سوودەکانی فراوانتر و گەورەتر تا خۆی بە تەنها بێت. زۆر باشە بەهاراتەکان ئەڵێن سوودی هەیە بەڵام ئەگە زیاترەوی بکرێت لە بەکارهێنانی بەهاراتە یاخود لەو گژوگیایی کە ئەڵێن باشە بۆ تەندروستی ئەگە زیاترەوی بکرێت لە بەکارهێنانی هەموو شتێک تەنانەت هەنگوین کە چەند سەلامەتە کە خوا لە قورئانە باسیەکە گرنگیەکەی ئەگەر هات و زیادت لێ خوارد بە هەڵە خواردت زیانەگەیەنێ کەواتە بەهاراتەکانیش بەهاراتەکان ئێمە ناومان ناوە مرۆڤ ناوی ناوە بەهارات ئەجنا هەر هەمووی ڕۆکی پزیشکیە هەر هەمووی ڕۆکی پزیشکیە ئەکرێتەوە وەکو دەرمان بەکاری بێنی بەڵام ئەوە تا بە ڕێژەی کەم هەموو ماڵێک و هەموو کەسێک و لە هەموو خواردنەکە توانی بەکاری بێنی بە ڕێژەی کەم بە وریایی خۆگەر هات و زیادەڕوی تیا کرد زیانەگەیەنێ. بۆ نمونە جاترە بۆ کەسێک بۆ یەک کەس کەوچکە چایەکی ئاسایی وشک و هاڕاو بیکەرنی و پەرداخ ئاوی گەرم کە سارد بۆ بیخۆ تا ئەم ڕێژەیە سەلامەتە لەوە زیاتر خراپە
لەدانە دڵ تێکەیە و ئەسابیش خراپە لەوان توش سەرشت بکە لەوانەیە زەختیش دابەزێنێ لەو بەهاراتانی کە دامانناوە باسی هەندێکیان بکەین بەڵێ بە شێوازی تاک بزانین کە بەجارێماندانی من بۆ تۆ پێوت باشە ئەمە تۆیکەتانە ئینشاڵڵا مێخێک بێ بەدەستەوە نەوەڵامە تۆیکەتانە مێخێکی شەکەین زۆر باشە باشە تۆیکەتان چۆن بەکاربێت بۆچیش باشە سەیری کە تۆیکەتان چەند بە نرخە تۆیکەتان وەرە لە ناو نانە بەکاری بێنە ئیتر نانە سەمونە کولێرێ ئەوەی کە لە ماڵە خۆ دەیکەی ئاردی سفر ناڵێم من دوژمنم ئاردی سفرە خۆزگە هەموو کەس وەکوم نەبوو ئاردی سفر یان نانی سپی گیر یان سەمونی سپی نابێت لە ماڵابێ نەخورێ باشترە بەهەرحاڵ ئاردێکی بۆرت هەیە کەمێک تۆکەتانی تێ بکە ئەنجابی کە بەنان ئەنجابی کە بە کولێرە ئەنجابی کە بە سەمون بۆچی باشە تۆکەتان کە ئەخوسێ لینجیەکی جوان دروستەکە بۆ ڕیخۆڵە ئەجگار بە نرخە بۆ ڕیخۆڵە ئەجگار بە نرخە بە تایبەتی بۆ وانێکەوە قەبزیان هەیە تەنانەت ئیلتیهاباتی ڕیخۆڵەشیان هەیە باشەکەواتە ئەتوانم خۆشی بەکاربێنم وەکو دەرمانێک کەوچکە چایەکی بچکۆلە چه هاڕاو چ نەهاڕاو ئەیکەمە پیاڵەیە گاویش لەتێن با جوان پووسێ ساعتێ بخوسێ ئەی خۆم پێشنان هەربێت دوایان هەرەبێ بەڵام ڕێژەکەی زیاد بوو قورسە گەدە و ڕیخۆڵە تێکەیە ڕێژەکەی زیاد کەوچکە چای زۆر باشە زۆر باشە بیبەری و شکراوی بالەبیرم نەچێ بالەبیر نەچێ بەهاڕاوی بیگرە وەکو محەلەبێکی شل حەلبی تۆیکەتان بەهاڕاوی وەکو محەلەبێکی شل بیگرێرە بۆ مەساجکردن بۆ پێست ئێجگار بە نرخە تەنانەت بۆ قژیش یان بیکرد ناو تورەکەیەکەوە کیسی چای سەفەرەکان بۆ قژە توانی بەکاربێنی یان بۆ مەساجکردن زۆر باشە بیبەری و شکراوە و هاڕاو بیبەری هاڕاو بیبەری تون بیبەری تون بەڵێ بیبەری تون یان هەچ بەهاراتێکی تری تون بگری زەنجەفیل حتا دارچینی هەچ کامێکیان کە تونە ئاڵات ئیتر هەچ کامێکیان کە تونە تۆ ئەتوانی بەکاری بێنی وەکو چۆن بیبەری تون بەکارەهێنی بۆچی باشە هەموو تونیەکان بە بیبەرەوە هەتا هەموو تونیەکانی کە زەنجەفیل ڕێژەی تونیەکەی ئەمەندە زۆرە ئەبێ وریابی کەسێک مەعیدەی برینار نەبێ کە بەکارهێنێ کەسێ مەعیدەی برینار بێ باش نییە بۆی ئەزیێتەیە بەڵام مەعیدە برینار نەبێ زۆر باشە بۆچی باشە دژی چەوری ئیشەکە لە خوێن و لە جگەر و لە هەموو لەشا دژی چەوری ئیشەکە دژی ئیلتیهاباتی ئیشەکە دژی ئاو ئیشەکە دژی سەرما ئیشەکە باشە کەواتە بۆ زستان پێویست بوونی لە ناو خواردنەکانە پێویستە ئەم تونیانە ئەم بەهاراتانە بۆی سەرما کارم تێ نەکە ئەگەر سەرماش هەبوو لە لەشما بۆی بە ئاسانی زاڵ بم بەسەریا بگرێ بەرگری جەستە بەهێزەکە تونیەکان بەهاراتەکان بەرگری جەستە بەهێزەکەن هەچ کامێکیان بگری باشە ئەمە کە لە بەردەستی منایە ڕۆزماری چۆن بەکاری بێنین و بۆچی باشە ڕۆزماری ڕووەکێکی ئێجگار جوان بە نرخ یعنی پێویستە لە ماڵە لە ناو ئینجانەیان لە ناو باخچەکە هەبێ بۆچی باشە خواردنی ڕۆزماری پێش هەموو شتێ سووری خوێن بۆ هەموو جەستە چالاکەکە سووری خوێن بۆ هەموو جەستە چالاکەکە بۆ سەرێشە باشترین دەرمانە بۆ غازات بۆ چەوری جگەر بۆ چالاکردنی سووری خوێن بۆ چەوریەکان یعنی سوودەکانی زۆرن بەڕاستی شێوازی بەکارهێنانی ئەگەر وشک و هاڕاو بوو کەوچکەچا زیاتر نەبێت سەیری کە ڕێژەکان ئەجگار گرنگە ڕێژە ئەبێ بزانرێ لە بەکارهێنانی ڕووەکی پزیشکی یان بەهاراتە ڕۆزمارین وشک و هاڕاو کەوچکەچایەک زیاتر نەبێ ئەکەمە نیو پەرداخاوی گەرم کە سات بۆی پاڵێ و مەیخۆ ڕۆزماری هاڕاو بکەیتە نیو پەرداخاوی گەرمەوە کەوچکەچا نیو پەرداخاوی گەرم بخەیتە نیو پەرداخاوی گەرمەوە بیخۆیتەوە یان هەر ئەو ڕێژەیە بکە ناو قۆریەک چاو بۆ هەموو خێزانەکە ئەمە ڕۆزماری دەستە خۆش بێت بە نرخە با باسی مێخە بکەین مێخە بەتەڕی ژارەتوانی بەکاری بێنی بۆ نۆکاویش بەکارهێنرێت بۆ نۆکا بۆ مریشک بە نرخە بەڕاستی پێ بۆ مریشک بۆ ساردەکەی نایڵێ بڵێ ڕۆزماری خواردنە خۆشەکە باشە باسی مێخەکەین مێخەکمان بیر نەچێتەوە کە بەڕاستی زۆر گرنگە باسکردنی مێخەک سوودی تەندروستی زۆری هەیە بەڵام چۆن بەکاری بێنین و بۆچیش باشە
زۆر کەس ئەبینم ئەڵێ دایم لە گیرفان مێخەک هەیە، ئەی چەند چاکە، ئەی چەند باشەکە. بۆچی باشە؟ دایم لە گیرفان تابێ. آخر بابەتێک هەیە حەزەکەم مەگەر بەرنامەیەکی تایبەتی بۆ بکرێ. ئەگەر لە بیرمان بێ، باوەڕ ناکەمەوە لە بیرتانیە، جاران لە دێهات، لە هەموو دێهاتی کوردستان نەخۆشی بیرچوونەوە زۆر کەم بوو، زەهایمەر ئێجگار کەم بوو یان هەر نەبوو. میزڕاگیر نەکردن بۆ مناڵ نەبوو. لەرزین زۆر لە تەمەنێکی زۆر پێشکەوتوو لە دوای 90 ساڵ و 100 ساڵەوە دەستی پێ کرد، نەبوو. بۆ جاران لە پیرەژن یانە هەر نەک پیرەژن هەموو ئافرەتێک مێخەک یان لەگەڵ سمڵ لە ناو پارچەی قماشی سێگۆشە کردویانە بە خۆیانە. هەر بەم شێوەیە ئەعساب بەقوتەکە، هەر بەم شێوە بۆنکردنی بەردەوامە ئەعساب بەهێزەکە جگە لە خواردنەکەی. هەم بەس بۆنکردنەکەی بڵێم نیان خوارد بێ، ینی نەشی خوارد بێ، بەس بۆنەکەی خۆی باوکی دایکی مناڵەکانی کەسیان تووشی کێشەی لاوازی ئەعساب هەستە دەمار نەبوون. میزڕاگیر نەکردن و بیرچوونەوە و ئاخر زەهایمەر، یعنی بەڕاستی کەسێک تووشی زەهایمەر ئەبێ تەواو وەزعی ئەو ماڵە تێکەچێ، ئەچێت دەرەوە نازانێت بچێتەوە ماڵەوە، ناوی مناڵەکانی لە بیرە چێتەوە، ناویان ئەگۆڕێ، شتی سیر ئەڵێ. ئەمە هەمووی لاوازی ئەعساب، لاوازی هەستە دەمارە. چی چارەسەریەکە؟ یەکێ لەوانەی کەوا چارەسەریەکە مێخەک، اینجا سمڵیش مێخەک و سمڵ. ئەمە تەنها بۆنکردنی ئەی خواردنەکەی بەداخەوە بۆ نەریتی کوردەواریمان کە ئاوا لاواز بووە کە دنیای نەخۆشی هێناوە بە دوای خۆیان. باشە چۆن بەکاری بێنین وەکو ڕۆژانە؟ مێخەک بەڕاستی بەکارهێنانی و بوونی لە ماڵا پێویستە، بۆنەکەی لە ماڵا پێویستە، بۆی بۆن باتەوە بە هاڕاوی بوو. بەکارهێنانی ڕۆژی 2-3 جار بۆوانەی کەوا بەرگریان ئێجگار لاوازە، کێشەی ناودەم و پوچیان هەیە، سەرێشەیان هەیە، بەرگریان لاوازە، ڕۆژی 3 جارجاری یەک دانە لە ناو دەم تا ئەمە یاری پێ بکە تافەوتێت تا نامێنێت. ئەوترێ زۆر بەکارهێنانی خراپە؟ بێگومان لە یەک دانە زیاتر خراپە، لە یەک دانە زیاتر خراپە، لە یەک جارە یەک دانە بەکاربێنی یەک دانە بەسە. سەیریکە چەند بە نرخە، بەڵام زیاترەوی ئەوەندە بە نرخ و بەهێزە یەک دانە بەسە، یەک دانە بەسە. ئیتر هەندێک کەس ئەڵێ وڵات توێژینەوە سەلمان دوێتی کە مێخەک ئەوەنە زیانی هەیە کاکە خۆ نەمان و تۆ کەوچکەچ ئەڵێن یەک دانە باش خوات بۆچی دروستی کردو بۆی مرۆڤ ئیسفادەی لێ بکە. هیچ ڤایرۆسێک لە ناو کشێکە ناژی کە مێخەکی تیابێ، هیچ ڤایرۆسێک بەوەی کۆڕۆناشەوە ناژی لە موحیتێکە لە شوێنەکە کە بۆنی مێخەکی هەبێ. بۆن باشە ئەوەندە بەهێزە لەمان کاتە دژە بەکتریاشە. زۆر باشە. زۆر جەختەکەیتەوە لەسەر بەکارهێنانی ڕەشکە. ڕەشکە تا چەند گرنگە؟ پێشە مشتی با ڕێژەکەی بڵێم، چونکە زۆر کەسەیە وڵا فڵانە کەس وتی ڕەشکە زۆر باشە، بەڵێ زۆر باشە، بەڵام نیو کەوچکەچا زیاتر بوو تۆ گەورەترین زیان بەخۆ دەگەی. ڕۆژی نیو کەوچکەچا ڕۆژی جارێکیان دوو جار کەسێک پێویستی پێی بێ، التیاباتی هەیە، ئەسقانی لاوازە، بەرگری لاوازە، کێشەی زۆر و زەبەنەی هەیە، کێشەی پێستی هەیە. ڕۆژی دوو جارەی نیو کەوچکەچا کەمتر بێ زیاتر نەبێ. ئەگەر هیچ کێشەیەکی شدنیە ڕۆژی یەک جار 100 ساڵ وازی لێمەهێنا. بۆچی باشە؟ بەرگریت مەزبوط، ئەسقانت تووشی کێشە نابی، تووشی پوکانوی ئەسقان نابی، گەشەت مەزبوط، التیابات نییە، پێست کێشەی نابێ. دنیایە سوود، دنیایەک سوود. لەناو نانە بەکارهێنرێت، لەناو نانەکەشە هەر سوودی خۆی ئەگەێنێت. لەبەر گرنگیەکەیەتی ئاقلەکانی پێشومان لە ناو نانە بەکاریان هێناوە بەداخەوە ئێستا زۆر بەدەگمەن. سوودە تەندروستەکەی هەرێمێنێت لە ناو نانیشە ئەگەر بەکاربهێنرێت. بێگومان ئەو نانە کەڕوو ناکە، تەسەور کە ئەو نانەی کە ڕەشکەی تەیە کەڕوو ناکە. دەستە خۆش بێت لە کۆتاییە شتێکت هەبێت توێ ئاماژی پێبیدیان چی بۆ ماڵاناڵی کە ئێستا بەکارهێنانی بەهاراتەکان تایە کاڵ بۆتەوە؟ هەڵبەتە شتم زۆر پێیە
بەڵام تەنها لە ئەخیرا یەکشت ئەڵێم بۆ ئەو خێزانانەی کەوا پیرێک یان نەخۆشێکی زەهایمەر لە ماڵیانە هەیە نیو کەوچکە چامێخەکی هاڕاو نیو کەوچکە چا سمڵی هاڕاو نەڵێ کەوچکە چێشت نەچێ شتەکەی من بگۆڕێ نیو کەوچکی چا سمڵی هاڕاو نیو کەوچکە چا مێخەکی هاڕاو وەکو چایی بیاتێ ڕۆژی 2 جار یان 3 جار ئەوەی کەوا زەهایمەر لە ماڵیا هەیە بۆی چارەسەرەکە دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس